جەماعەت چۆنن باشنە حاڵتان بڕکسەر جێلاکە ڕێک بێخە ئافەری مامەدانە چۆنن باشنە حاڵتان ها ئوی تاز دەخێ ئێستامەم دەمان خەوبەری نەدامە نامەچ گەلەگە لە زۆر نواتێ لۆ پۆستی ناکە لۆ دەنگنیکاکە بە قورحان نووسم حسێبکە مردی بە نیە تازە خێڵ دەستمە خەوبەر لەدادا نانەچی دەخۆم تاکو و کوبرەیە بڕێک ڕێلاکەس دەمەوە گاتر دێمەوە خزمەتان و لە خزمەتتاندا دەبوو ئەتا ئەو ڕۆژ دەمرمم لە خزمەتین گۆدامە و دانا یعنی خزمەتکاری هەموو ماڵک بە قوربانتان بوو ئەو هێلانە کۆختی چاکە ئافرین جەماعەت دەشوەیەک ڕوونکردنەوەی بدەم ئەویش ئەوەیە بەناوی من زۆر قسە دەکرێت پێشان سناپەکەم دیار بوو بەس ئێستا ئەوەندن بەناوی من دانرا چکە ناوەکەم گۆڕیا هەمویان بەناوی من قسە دەکەن لێە ئەگەر بکرێ و ڕێتێ بسی سناپەکەم لە هەموو هاوڕێکان بنێرە برێک با بە ئەوە سناپی حەقیقی مەلاقاتی لە کە ئێستا ناوەکەی گۆڕێ کردیتێ دانا ئەوە سناپەکەیتی با ئەوانش ئادما بکەن و لە خۆشیەکانی سناپم بێبەش نەبن زەردەخەنەی کچکۆکەشبی داوێنە سەر لێوێ چای هەمووتان ماچکەم دەزانم هەر هەمووتان لەکنە خۆتانەوە هەم ڕێکلامی لێ دەکەن هەم دەیبەنە تیکتۆک و هەمیش تیکتۆک بۆ ڤیددیۆی داگیر دەکرێت و یوزەر نێمەکەشم دەنووسرێت و لەکنە خۆشتان ڕێکلام لێ دەکەن چکە دەزانم خەڵک چەند دانای خۆشێ و داناش خزمەتکاری هەموو لایەکتان